گفتگو دەکەی سەبارەت بە داعش و ڕیشەی فکری داعش لە هەرێمی کوردستان و داعش هەڵبەتە شتێکی هەڵتۆقی کاتی نییە لەم کاتێ هەڵتۆقی بێ. داعش درێژکراوەی مێژوویەکە لە ئیسلامی سیاسی طبعا حەسەن بەنا باس لە عیلم ناکە قەت، باز لە مجتەمەعی مەدەنی ناکە ئەبەد، باز لە دیموکراتی ناکە بە هیچ شێوەیەک، باز لە چێکە جوندیەت. داعش پرسیارێکی گەورەی لەسەر دین دروست کردووە لە ڕاستیە. ئایا ئەمە ئەسڵی دینە یان ئەمەی داعش دەیڵێ؟ ئێستاش نازانین چەند کەسمان چۆتە ناو داعشەوە، ئێستاش نازانین چەند کەس داعشە، خەلایە شانە نووسەکانی داعش چەنە، لە ناو مزگەوتەکانە دروست دەبێت، لە ناو ماڵەکانە دروست دەبێت. بۆ نمونە ئێستا ئەگەر داعش بێت کوردستان داگیر کرد، بەلای داعشەکان خۆیانەوە فتحەکەن و هێن ئیسلام بڵاوەکەنەوە، بەس بەنسبەت بنی کوردەوە چییە؟